لە ئاستی لووتکەدا کەمکردنی ژن بێواتاکردنی بوونی ژن و بەواتایەک لە واتاکان بێنرخکردنی ژن و بە کۆیلەکردن هەتا ئاستی بە کۆیلەکردنی ژن بێگومان لەو دیاردەیەدا دەتوانی ئەوانە هەموو پێناسە بکە ئینسان دیاردەیەکی قێزەون دیاردەیەکە کە بە مانای وشە و پڕ بە پێستی لە بەرژەوەندی خواست و ئارەزوو و زیهنیەت و عەقڵیەتی پیاوسالاریە و پیاودایە و ئەگەر شتێکی تریشی بۆ زیاد بکەین تەواو لە بەرژەوەندی تێرکردنی غەریزە و جنسی پیاودایە سیستەمی کە ئێستاش هەیە بە تایبەت سیستەمی سەرمایەداری و ئەو سیستەمێک کە ئەمڕۆ جیهان بەڕێوە ئەبا تا دەگا بە ناوچەی ئێمەیش ئەویش لەسەردا هەموو ئەوانەی ینی دەتوانین بڵێن بۆتە هاوکارێکی تری مۆدێرن بۆ بەردەوامیدان بەو دیاردەیە و بەردەوامیدان بەو کولتورە ناشرینەی کە لە کۆمەلگای ئێمەدا هەیە و وەک باسم کرد ینی جگە لە تێرکردنی حەز و ئارەزووی پیا و بەکارهێنانی ژن وەکو کاڵایەک و لە هەمووی ماڵوێرانتر لە هەمووی کارەساتتر ئەوەیە کە بەداخەوە ئەوەندە ئیشی لەسەر کراوە لە هەموو ڕەهەندەکانەوە لەناو کۆمەلگای ئێمەدا لە سیاسیەکان بگرە تا دەگات بە کەسێکی ئاسایی و ئەوە ئیتر نۆرمال کراوە و بە شێوەیەک وای لێکراوە بە مۆدێلێکە وەکو ئەوەی کە یەک لە چارەسەریە هەرا باشەکان بۆ ژن لە هەندێک بواردا کە لە ڕووی کۆمەڵایەتی یان کێشەیەکی کۆمەڵایەتیە یان کێشەیەکی ئابووریا کە دێتە پێشەوە یەکێکیش لەوەیە کە پەنا دەبەن بۆ ژنی دووەم یان وەڵحاصل فرەژنی ئەو دیاردەیە لەوە کارەساتر بە بۆچوونی من ئەوەیە کە بەداخەوە بەشێک لە ژنان هەزمی ناتوانم بڵێم هەزم لەوانەیە هەزمکردن تۆزێ قورس بێ بەڵام بەشێک لە ژنان ئەوە قبول دەکەن تا ئاستێک پێویستی بە نرخاندن و ڕاوەستە لەسەرکردن هەیە کە ژنێک چۆن دەگاتە و ئاستەی کە ئەمە قبول بکە ئامادە بێ کە بەو ڕێبازە هاوژینی ژیانی هاوبەش پێک بهێنێ هەلبەتە ئەوانە بەڕاستی شرۆڤەی زۆری ئەوێ ڕەهەندی زۆری هەیە لەناو کۆمەلگادا لە هەموو ڕەهەندەکان کاریگەرتر لە هەموو بابەتەکانی تر کاریگەرتر بابەتی ئەقڵیەتە مەسەلەی ئاستی هۆشیاری کۆمەلگا و ئاستی هۆشیاری خودی ژن بە تایبەتی لە ئەو کۆمەلگایی کە تێیدا ئەژی ئەمە هۆکاری سەرەکیە بۆ ئەوەی کە بەڕاستی ژن ئەوە قبوڵەکە ینی و زائیدەن ئەو فشار و زەخت و زۆرەی کە لەسەر ژن هەیە زائیدەن ئەو بێجێگە و ڕێگەیەی ژن هۆکارێکی تری ئەساسیە لە کۆمەلگای ئێمەدا کە هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی قانونیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڕاستی پەناگەیەکی کە ژن باوەڕی سەدی پێ بهێنێ پەنای بۆ ببا و بزانێ پارێزراو ئەبێ و بزانێ ئەگەر بۆ نمونە لە بواری قانونیە بێ بزانێ کەیسەکەی سەرەکەوێ لەم بابەتەدا لە مەسەن بۆ نمونە پەناگەیەک بێ کە بزانێ بەڕاستی جارێکی تر ناکرێتەوە قوربانی ئەو چەمک و ئەقڵیەتە هەلبەتە ئەوانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە ژنێک بگاتە ئاستی ئەوەی کە ئەم بابەتە قبول بکە بۆچی ئەو ژنە هەزمی ئەوە ئەکە نەبوونی ئاستی هۆشیاری بە دەرەجەی یەکەم باسم کرد دووەمین باسی سیستەمی سەرمایەداریم کرد ینی هەموو شتێک بریتە لە پارە و خۆشگوزەرانیەکی ڕۆتین خۆشگوزەرانیەکی کە نە لە بواری فکری و ڕۆحیەوە بەڵکو تەنیا لە بواری جەستەیی و لە بواری ئەوەی کە لەسەر بۆکۆڵی لەسەر شانۆدا خۆت نیشان بدەیت کە خۆشگوزەرانی ئەمە چی کەسێک چی تاکێک چی کۆمەلگایەک دەگاتەوە ئاستە ئەوەی کە لە ئاستی هۆشیاریە بەڕاستی لەژێر سفرا بێ باشە لەبەر ئەو ژنە ئامادەیە کە شتێکی ئاواهی بکە ینی سیستەم وەکو مەکینەیەک بەردەوام کار بۆ ئەوکا کە ژن بەو شێوەیە بیر بکاتەوە وەکو باسم کرد ینی نەبوونی ئاستی هۆشیاری هۆکاری سەرەکیە دووەمین ئەو بارودۆخی کە لەناو کۆمەلگای ئێمەدا هەیە ئێستا لەناو خێزانەکانی ئێمەدا هەیە ینی تۆ باسی بابەتی دەرونیت کرد ینی ئەگەر ئێستا لێکۆڵنەوەی کە ڕاست بکرێ لە هەرێمی کوردستاندا لەوانەیە 1990 خەڵکی باشووری کوردستان کێشەی دەرونی هەبێ
لە کۆمەلگایەکی ئاواهیدا و بە تایبەت ژنێک هەلبەتە قرسە بتوانێت چونکە ینی ئەوە حقەتێکە بەڵێ لە کۆمەڵێک بواردا تا ئاسێکرانەوە هەیە تا ئاسێک گۆڕانکاری هێلنەوە کۆمەلگای ئێمەدا بەڵام بۆ ژن ئەو گۆڕانکاریانە بە حکمی ئەوەی کە ئاستێکی هۆشیاری وە قۆناغ بە قۆناغ پێی نەگەیشتووە بۆ بەکارەسات بۆ بەکارەسات ینی تۆ ناتوانانی ئەزانی بەداخەوە لە باشووری کوردستاندا لە کوردستاندا ئێستا سەرۆکی حیزبەکان ئەوە بە ئاشکرا ئەکەن و ڕای ئەگەێنن لەبەر ئەوە تۆ ناتوانانی گازندە لە گەنجێکی سادەینا کۆمەلگا بکەیت چونکە پێشەنگێکی ئاواهی هەیە ئەنی تۆ بتێو نەتێ ئەمە خۆی لە خۆیدا کاردانەوەی زۆری زیاتری ئەبێ لەسەر ئەوەی کە کچێکی گەنج بە پیاوێکی بێتەمەەن ڕازی بێ و هیچ کەسێکیش دەنگ هەڵ نابڕێت لە کۆمەلگای کوردیدا کارەساتەکە لەوەدایە لەبەرەوە کچێکە ڕوبڕووی ینی ڕەوشێکی ئاواهی دەبێتەوە جگە لە ڕازیبوون هیچ شتێکی تری بۆ نەهێڵراوەتەوە دڵنیا بەلەوە ئەگەر لێکۆڵنەوەیەکی باش و بەڕاستی هیچ ترسێک نەبێ لەسەر ئەو کچە هیچ ینی هەڕەشەیەک نەبێت لەسەر کچەوە ئەو کچە بێت بە ئازادی بە حڕیەتی خۆی باسی ئەوە بکە کە بۆچی ڕازی بوو بۆ پیاوە دڵنیام لەوەی کە کۆمەڵێک کێشە و گرفتی ئاوایی هەیە کە لە ژێریا دەرنەکەوتووە ئەنی خۆی لە یەکێک لە هۆکارەکان یان لە پێناسەکانی کێشەی دەرونی یان بڵین نەخۆشی دەرونی ئەوەیە کە تۆ ڕوبەڕووی کێشەیەک ئەبیتەوە ناتوانانی چارەسەرێکی هێزی چارەسەریت پێ نییە کامەژن لە کۆمەلگای ئێمەدا بەتەنیا دەتوانێت ڕوبەڕووی خێزانەکەی بێتەوە دەتوانێت مەسەلەن ڕوبەڕووی باوکی بێتەوە دەتوانێت ڕوبەڕووی براکەی بێتەوە دەتوانێت ڕوبەڕووی دەوروبەرەکەی بێتەوە لەبەر ئەوە ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە ئەو کچە ڕازی بێ من بۆ خۆم وەکو خۆم قەنەعەتم بەوە نییە کە ئەڵێن کچ بۆ خۆی وەکۆی کە زۆری پێخۆش بێ ئەم بابەتە هەڵە بژێری ئەو بابەتە قبوڵەکە ئەمە شتێکەکە ئەمە شتێکە بە تایبەت ئەکرێ لە سەرژن ئەمەش یەکێک لە سیاسەتەکانە ئەمەش یەکێک لە ینی پرۆژەکانی ئەو ئەقلیەت و دەسەڵاتەیە کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا هەیە لەبەر ئەوەی کە ئەمە نۆرمال بکەن باشە هەر ئەڵێ کە کچ وا حەزی لێ کچ وا حەزی لێ کچ بۆ خۆی ڕازیە کچ ئەگەر ڕازی نەبێ کەس ناتوان وانە ئەمانە هەمووی بەڕاستی کۆمەڵێک چۆن بڵێم پەردەن بەسەر ئەم دیاردەیە دراون و بەدەستی پیا ئەو ئەکرێ و لە ئەنجامدا سەرنجام بۆ نمونە ینی ڕێکخراوەکانی ژنان یان ژنێک کە ئەوە هەڵەسەنگێنێ زۆر جار ئێمە لەناو کۆمەلگادا جۆمان لەوە بێ هەتا تەنانەت بەشێک لە ڕێکخراوەکانیشە ژن ئەگەر بۆ خۆی ڕازی نەبێ ئاواهی مەسەن بەڵام ئێمە لە خۆمان ناپرسین مەسەن نەپرسراوەکە باشە من چیم بۆ ئەو ژنە کرد بۆەوەی کە نەچی ئەو ڕێگایە هەڵنەبژێرێ ئایا بەڵێنی ژیانێکی جیاوازم پێدا ئایا بەڵێنی پاراستنی ژیانی ئەو کەسم دابوو بەو ئینسانە ئایا بەڵێنی ئەوەمدا کە لە ڕووی قانونەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ماف و کۆمەڵێک دەستکەوتەوە یان ژیانەوە ژیانی بۆ دابین بکەم ئەمە نەکراوە ئەمە هەمووی لەبیر ئەکرێ تەنیا بۆ ئەوەی کە لە ئەنجامدا دوا خەڵ بێتەوە سەر ئەوەی وەڵا ژنەکە بۆ خۆی ڕازیە کچەکە بۆ خۆی ڕازیە بۆی ئەوەکە ئەمە شتێکە کە هیچ کەسێک قەنەعاتی پێ ناکە چونکە ینی بە تایبەت بۆ ئێمە وەکو ژن ئەمە قورسە قەنەعات پێکردنی من بۆخۆم ئەگەر کچێک ببینم کە 100% لە ناو خێزانێکدا ڕازی بێ بۆ بابەتە هەتا نەچمە بنج و بنەوانی ئەو بابەتە بەڕاستی قەنەع نابم ئەبێ لێ کۆڵنەوە بکرێت لەسەر ئەوەی کە ئەو کچە بۆچی گەیشتە ئاستێک ئەمە 100% لە جێی خۆیدایە کە دەگوترێ ئەگەر کۆمەلگایەک ژن تێیدا کۆی لێ بێتەوە و کۆی لێ ئەو کۆمەلگایە ئەوە پێچەوانەوە ئەگەر کۆمەلگایەکدا ژن ئازاد بێ ئەو کۆمەلگا دەتوانێت ئازاد بێت ئەمە پڕپێستی ئەو کۆمەلگایی ئێمەیەکە بەڕاستی ئەم باردۆخی کە بەسەر ژنە هاتووە مەسەڵەن بەڕێزت باست کرد ینی ئێستا کچێک بیرەکاتەوە لە جێگای ئەوەی لەگەڵ گەنجەکە هاوژینی پێک بێنێ کە خاوەنی هیچ سەرۆت و سامانێک نییە نازانم هیچ ئەوەیەکی نییە ئەم سیستەمە وای کردووە کە گەنجێکی مەسەلەن بۆ نمونە وەکو ڕەگەزی بەرامبەر چ کچێکی ئەوێ وە سیستەم ئەوە ئاراستە ئەکا ئەوە وەکو مەکینەیەک لەسەر ئەو گەنجە کارەکە کە تۆ ئەبێ ئیلا بە کچێکی ئاواهی ڕازیبی کە نازانم بەژنی وا بێ نازانم چاوی وا بێ نازانم لێوی وەرحاصڵ لە قژی سەریەوە هەتانی نۆکی پێی پارچە کراوە پێشکەش بە پیاو ئەگرێ و بەداخەوەکو باسم لە دەگەڕێمە بۆ ئەو خاڵە نەبوونی ئاستی هۆشیاری لەلایەن ژنیشەوە هۆکارێکی سەرەکی ترەکە ینی خۆی بەگوێرەی ئەو پێناسەیە ڕێک بکە لە ڕووی جەستەیەوە ئەڵێ لە هەموو ڕۆیەکەوە ئەڵێ بۆ ئەوەی کە پیاوێکی ئاوا پێی ڕازی بێ بینەوە سەر ئەو ژنە لە ئەنجام دەبیرەکاتەوە چۆنێک بیرەکاتەوە بە هەر حاڵ ناو قەوسێکا بەڵام بەو شێوەیە بیرەکاتەوە من بۆ بچم لەگەڵ گەنجێکا زەواج بکەم کە هیچ شتێکی نییە هیچ داهاتێکی نییە ژیانێکی ناتوانێت ژیانێکی گوایە
بەناو خۆش بۆ من دابین بکە با بچون لەگەڵ دەوڵەمەندێک کاکەم قەیچەکە با لە من گەورەتر بێ ئەمە زاتەن یەک لە کارە ساتەکانی ئەمڕۆ لەسەر ژنە پەیڕەو ئەکرێ یەکێکیش ئەوەیە بەڕاستی ئەمە بەچی چارەسەر ئەبێکەواتە بەچی چارەسەر ئەبێ بەڕاستی چی بکرێ بۆ ئەوە ینی پێویستە تێکۆشانێکی فرەلایەن ینی کاتێکە ئەڵێن فرەژنی بەڕاستی فرەلایەنە ینی فرەلایەنە لەوەی کە بە دەرەجە یەکەم ئەو کچە ژیان دەبێتە قوربانی لە بەرامبەردا مەسەلەن خێزانێک ئەبێتە قوربانی لەوانەیە و لە بەرامبەردا مەسەلەن جگە لەو کچە جگە لەو ژنە هەموویان خاوەن بڕیارن تۆ وەرە خۆت بخە ڕەوشێکەوە با بفکرین 5 دقیقە من تەنیا کەسێک کە ناتوانێت بڕیار لەسەر خۆیدا منم بەڵام هەموو کەسێک دەتوانێت بڕیار لەسەر مندا لەبەرەوە ژیانێکی ئەوە سەرکەوتو نابێت خۆی بەریەککەوتنی فکرەکان یان ئەوە تا ئینسان بەرەو پێشەبە یان ئەوە تا ئینسان بەرەو دو ئەوە کارەسات ناو کۆمەڵگادا دروستەکە باشە ئەمە لە باشووری کوردستاندا لە هەرێمی ئێمەدا لە هەرێمی کوردستاندا بووە بە کارەساتێکی گەورە ئەمە فکری ئەلمانیە ئەمە فکری بۆ نمونە ئیسلامیە ئەمە فکری نازانم چی و هەمووش بە سیاسەتێکی تایبەت نزیکە بێتەوە یعنی ئەو ئەقڵیەت و ذهنیەتی کە هەیە ئەلمانی ئەبێ یان ئیسلامیەکە هیچیان نەبووتە چارەسەر بۆ ئەوی کە کۆمەڵگای کوردی بەرەو پێشەوە بە تەواو بە پێچەوانەوە وەکوتم ینی بەریەکەوتنی فکرەکان ئەگەر بە ئاستێکی هۆشیاری زانستی باش نەبێت بۆ کۆمەلگا کارەسەر دەخڵقێنێ و ئەمە لە باشووری کوردستاندا زۆر بەزانابوون و بە پلان ڕێژ یعنی پلانی بۆ داڕێژراوە ئەوە ئەکرێ بۆ نمونە سەیری کەناڵەکانی ئەوانەی کە بەناوی ئەلمانی و نازانم بەناوی پێشکەوتن و بەناوی دیموکراسی و بەناوی وەڵ حاصل هەتا دوایی خۆیان پێناسە ئەکەن وە سەیری کەناڵەکانی کە بەناوی کەناڵی لانی ئیسلامین و یان باوەڕی و هەتا دوایی یعنی ئەو ینی چۆن بڵم تابلۆیەک دروست ئەکا بۆ ژێن کە ژنێکی ئازاد بریتێلەوەی کە ژنێکی نازانم قژی چۆن بێ باڵای چۆن بێەوە ئەو پێناسەی کە سیستەمی سەرمایه‌داری کردوێتی ئەوەی تریان دێ پێناسەی تەواو پێچەوانە ئەکا لە گەنجێکە کە هەردوو فکر بەریەک ئەکەون هەردوو چەمک بەریەک ئەکەون باشە کارەساتەکە لەوێەوە دەست پێەکە نەخۆشی دەرونیەکە لەوێەوە دەست پێەکە داڕوخانەکە لەوێەوە دەست پێەکە بێهێزیەکە لەوێەوە دەست پێەکە و هەتا دوایی ئەڕوا هەتا دوایی دەگاتە ئەو ئەنجامەی کە وەڵ حاصل دوجاریان ئەمان هەڵبژێریان ئەویان هەڵبژێر هەردووکیشان هەر کارەساتن چونکە ئێمە دەبێ ئەوە بڵین ینی شتێکە کە حاشای لێ ناکرێ و شەرمی لێ ناکرێ بەڕاستی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی مسلمانە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە کە تا ئێستا کۆمەڵێک دابوونەریتی هەیە کۆمەڵێک پێوانی هەیە کە بە بۆچوونی من ئەو دابوونەریت بەشێک لەو دابوونەریت و کولتورانە پێویستە بپارێزرێ لەبەر ئەوە تۆ وەکو کچێکی گەنج لەناو خێزانێکە ئەژی بۆ کولتورە گەورە بووە کولتورێکە کە ینی کۆمەڵێک شتێ قبوڵی ناکە بێگومان من لێرەدا نامەوێ بڵم کچ دەبێ یان ژن دەبێت تەسلیمی هەموو ئەو کولتور و دابوونەریتانە بێ وەکو تەسلیم بوون نەخێر بەڵام مەجبورین کە ئەوە بکەین کە تۆ شتێک بکەی کە لەگەڵ ینی بتوانی بە ئاستێک ینی ئاستی هۆشیاری خۆت بەرەو پێشەبەی کە تەناقوزێکی بەو شێوەیە دروست نەکەی کە بەریەکەوتنێکی ئاواهی لە کەسایەتی تۆدا دروست بێ کە بەرەو داڕوخانە دەبە بەڕێوەبردننی کۆمەلگا باشە ئیتر لایەنێکی سیاسی بەڕێوە ئەبا یان چەند لایەنێکی سیاسی بەڕێوە ئەبن و زائیدەن هەتا دێتەوە بۆ ڕێکخراوەکان بۆ گروپەکان بۆ کەسایەتی بۆ نووسەر بۆ مامۆستا و هەتا دوای هەموو ڕەهەندەکان ناو کۆمەلگا لە ئەنجامدا ئەوانە تەسیر لەسەر و گەنجەدا ئەنن کە گەورە ئەبێ کە پێ ئەگا بەڵام پێگەیشتنێک کە بەڕاستی لە بناغەیەوە هەتا دەگاتە گەورەبوونی پێگەیشتنی پێناسێکی سەقەت و پێگەاندنێکی سەقەتە لەبەر ئەوەی کە باست کرد بەڕاستی سەرنجامەکەی ئەوەی لێ دروست ئەبێ کە ئەمڕۆ گەنجێکی سەرگەردان گەنجێک کە نازانێت چی هەڵبژێرێ گەنجێکە بەڕاستی کاتێک کە ئێمە ئەواڵین بێگومان ناکەینە گشتی گەلێک گەنجی واش هەیە کە بەڕاستی ئاستی خۆشیاری خۆی بەرەو پێشەوە بردووە و دەزانێت کامە ڕێگا هەڵبژێرێ و تەسیر نابێ بە کۆمەڵک شتی کە نەگەتیو لەسەر کەسایەتی ئەو کاریگەری دابنێ ئەمانە هەمووی لە کۆمەلگای ئێمەدا هەن بەداخەوە بەڵام زیاتر ئەوەی بەداخ ئەوەی نێگەتیڤەکە زیاتر لە پێشە و سەرنجام ئەوەی دەبێتە قوربانیش بە دەرەجەی یەکەم لە ئاستی هەرە سەردا دیسانەوە ژنە بەڵام قۆناغی دوای ئەوەی کە بەو پرۆسەی ڕازی ئەبێ و بە هەرچی هۆکارێک بێ کە باسمان کە هۆکارەکان کارەساتە ئەساسیەکە یەک لە کارەساتەکان ینی چۆمەڵم کارەساتەکە دەگاتە قۆناغێکی تر بەڕاستی لێرەوە چی دروستە بێ ئەمجا لە ئەنجامدا تەسلیمی ئەو واقعە بووە
یعنی باسمان کرد ئەم جارە لەگەڵ ژن زیاتر ڕوبەڕوو ئەبێتەوە بەداخەوە ینی یەک لە ئامانجەکانی ئەو مژارانە یان ئەو بابەتانە یان ئەو کللتورانەی کە پێشەخرەیەکێکیش لەوەیە کە بە ژن لە ژن بدەن لە سیاسیەکان بگرە ینی ئێمە دەبێت ڕازگۆبین بۆی کە ڕازگۆبین لەگەڵ یەکتر بۆی کە بەڕاستی هەندێک واقعی کۆمەلگای ئێمە باز بکەین لە سیاسیەکان بگرە تا دەگا بە ڕێکخراوەکان تا دەگا بە کەسایەتیەکان بەشێکیان هەلبەتە هەمووی ناڵێم تا دەگا بە ژنێکی کە لە ماڵەوەیەوە ینی چوتە پرۆسەی فرەژنیەوە ینی تر وەرحەسب بۆ بە هاوژینی دووەم بەسەر ژنێکی ترە ئەو ململانەوە لە لووتکەدا شۆڕ بۆتەوە تا دەگا بەوە تا دەگا بەوە ئەمە زۆر بە پلان و بە سیاست و بە عقلێتێکی زۆر زۆر تایبەت بەڕاستی بەڕێوە ئەچێ دوجار دیسانەوە هەر ئەو ژنەیە قوربانیە چونکە لە ئەنجامدا ئەو ژنێک کە پێشووتر هەبووە لەو ماڵێکی دروست کردووە و ژیانێکی هەیە و سوزانم لە بواری ئابوووریە ئەڵێ لە بواری کۆمەڵایەتیە ئەڵێ شخصیەتێکی هەیە و ژیانێکی هەیە بە کورت و پوختی کەسێکی تر دێتە ناو ژیانی ئینسانەوە و پیاویش ئەوە هیچ بە ناتوانێت کە عەدالەت ئەوانە لە لای پیاو بوونی نییە ئەسڵن پیاوێک کە گەیشت بێتە بڕیاری فرەژنی بڕیاریەوەی کە هاوژینی دووەم پێک بێنێ ئەسڵان مەسەلەی عەدالەت و مەسەلەی یەکسانی و مەسەلەی ئەوە مافی با نەخورێ ئەوە نازانم چی بێ ئەمە ئەسڵان بوونی نییە لایەوە چیەکەن هەڵەسن مەسەلەن بە شێوەی پینەکردن بە شێوەی ئەوەی کە گوایە ئەوەندە زێر ئاڵتونە بۆ ئەوە خانوەکەی لەسەر ئەو تاپۆکە ئەوە نازانچی جارێکی تر دەگەینەوە هەمان ئەو ینی کارەساتەی کە دەکڕین و فرۆشتن بە ژنەوە ئەکری کڕین و فرۆشتنە ناوێکی تری نییە بەڕاستی کڕین و فرۆشتنەوە لە ئەنجامدا هەردوو ژن دێنە بەرامبەر یەکتر بۆ ئەوەی کە ئەم شەڕ و ململانەیە دروست بێ دوجاریش چی هەر هەمان ئەوانەی کە خاوەنی ئەو عەقڵیەتن و ئەوانەی کە لە سەرەتادا هەتا گەیشتن بەو قۆناغا ئەو ژنیان کردوتە قوربانی دێنەوە نایەکتر چیەکەن ژن خەتای خۆیەتی و دوو ژن بەیەکەوە ناتوانێت ژیان بکەوە ئەوە ژنە تەنیا بۆ پارە هەوڵدان ئەکا ئەوە ژنە نازانم تەنیا بۆ نازانم چی ینی کۆمەڵێک بابەتی قێزەونتر دەخرێتەوە پاڵ ئەو ژنانە و بەو شێوەیە بەو شێوە قێزەونە ئەو شەڕیان پێکرێتەوە سەرنجام جارێکی تر دیسان ئیتر ئەگەر دوو ژن بێ و ئەگەر یەکەمیان بێیان دووەمیان بێ وەرحاصل جارێکتر ئەوە دەبێتە قوربانی و دوجاریش هەر کارەساتی لێ ئەکەوێتەوە بەتایبەت لەو نێواندا مەسەن هەم بەتایبەت ئەگەر مناڵ ینی هەبێت ئەوە کارەساتی گەورەتری لێ ئەکەوێتەوە بەتایبەت بۆ مناڵ هەلبەتە قوربانیەکی تری ئەم بابەتانە منداڵە و ژن وەکو باسمان کرد ینی شتێک بە ناوی ئەو ژنەوە نامێنێ بەڕاستی شتێک ینی یەک لە هۆکارەکانی ئەوەندە ڕێژەی بەرزبوونەوەی خۆکشتن لە کۆمەڵگەی ئێمەدا بە بۆ چۆنی من یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەوەیشە ئەگەر نەگەیشت بێتەوە قۆناغەشەوە لەوانەیە شتێکی ئاواهی بەو شێوەیە هەبوو بێ ئەنی ئەوەندە کارەسات ڕوئەدا لە بابەتانەدا بەڕاستی دوجار هەر وەکڵی ئەگەر بە گیانیش نەبێ بە ژیانی ئەو ئینسانە ئەو ژنە بێتە قوربانی و ئەوەش زۆر وەکو باسم کرد بە تایبەت لەسەر ژن بەڕێوە ئەچێ ینی پێویستە بەڕاستی ینی وەکو ژن ئێمە وەکو چالاکوانانی ژن وەکو ڕێکخراوەکان ئەڵێ وەکو ئەوانەی کە لە بواری یاسادا ئیشەکەن بەڕاستی تێکۆشانێکی زۆر زۆر جیاوازتر و تێکۆشانێکی لە ئاستێکی زۆر زۆر بەڵندتر پێویستە بۆ ئەوی کە ئێمە وەکو ژنانێکە لە ئاستێکی ترداین خۆمان وەکو پەناگەیەکی ڕاستەقینە نیشان بدەین بە ئەو ژنانی کە ڕوبڕی ئەو بابەتانە ئەبنەوە دەرگایەکی تری ژیان نیشانی ئەو ژنانە بدەین کە بەڕاستی ڕوبڕووی ئەو بابەتانە ئەبنەوە و دوجار ئەبنە قوربانی ئەمە نەبوونی ئەوانەوە دوجار ئەبێتە ئەو هۆکارێک ینی ئەبێتە ئەو قوربانیە کە باسمان کردو لە ئەنجامدا ینی قوربانی یەکەمیش لەم بابەتەیە دیسانەوە هەر ژنە